Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راستیم خوشحالم که گرامانتان لڤیدیۆیەکی نۆدا. ئەم ڤیدیۆیە بەشی یەکەمە لە زنجیرەی 4000 وشەی گرنگی ئینگلیزی فێربە. هەر ڤیدیۆیەکی ئەم زنجیرەیە لە سێ بەشی سەرەکی پێک دێت کە بەشی یەکەمیان 20 وشەیە، تێیدا 20 وشە ماناکەی و بە نمونەوە ڕوونیەکەینەوە. بەشی دووەم ڕاهێنانە کە تێیدا چەند پرسیارێکتان لە یەکەم دەربارەی ئەو وشانەی کە فێر بووین. اینجا دوایە و بەشی سێمە کە تێیدا چیرۆکێک باسەکەین و لەم چیرۆکەیە ئەو 20 وشەی کە فێر بووین بەکارێهێنین. با ئێستش دەست پێ بکەین. لە بەشی یەکەمە 20 وشە فێرە بین کە تێیدا بۆ هەر وشەیەک ماناکەی بە کوردی و بە ئینگلیزی و نمونەیەکە هێنینەوە. وشەی یەکەم afraid. Afraid واتە ئەترسێت یان ترساو. When someone is afraid, they feel fear. When someone is afraid, they feel fear. بۆ نمونە ئەڵێین the woman was afraid of what she saw. The woman was afraid of what she saw. ئافرەتەکە لەوەی کە بینی ترسا یان ئافرەتەکە ترسا لەوەی کە بینی. وشەی دووەم agree. Agree واتە ڕازی ئەبێت یان قایل ئەبێت یان هاوڕایە لەگەڵی. To agree is to say yes or think the same way. بۆ نمونە مە گفتوگۆی نێوان دوو کەسە یەکەمیان ئەڵێت The food is very good in that restaurant. The food is very good in that restaurant. خواردنی ئەو ڕێستۆرانتە زۆر خۆشە. دووەمیان ئەڵێت I agree with you. I agree with you. هاوڕام لەگەڵت. وشەی سێم angry. Angry واتە تووڕە. When someone is angry, they may want to speak loudly or fight. بۆ نمونە ئەڵێین She didn't do her homework, so her father is angry. She didn't do her homework. واتە ئەرکی ماڵەوەی جێبەجێ نەکرد. مەبەستەوەیەکە بۆ نمونە مامۆستا لە مەکتەب ئەرکێکی یاوە پێیان ئەمیش جێبەجێ نەکردووە so her father is angry. بۆیە باوکی تووڕەیە. واتە باوکی لەو ڕەفتارەی تووڕە بوو. چوارەم arrive. Arrive واتە ئەگات بە یان گەیشتن. To arrive is to get to or reach some place. بۆ نمونە ئەڵێین The bus always arrives at the corner of my street at 4 o'clock. The bus always arrives at the corner of my street at 4 o'clock. پاسەکە هەمیشە کاتژمێر 4 ئەگاتە سەرسووکی شەقامەکەم. وشەی پێنجەم attack. Attack واتە هێرشە کاتە سەری. To attack is to try to fight or to hurt. بۆ نمونە ئەڵێین The man with the sword attacked the other man first. The man with the sword پیاوەکە بە شمشێرەکەوە واتە ئەو پیاوەی کە شمشێرەکەی پێبوو attacked the other man first. یەکەم جار هێرشی کردە سەر پیاوەکەی تر. Attack واتە هێرشە کاتە سەری. شەشەم bottom. Bottom واتە بن. The bottom is the lowest part. بۆ نمونە ئەڵێین The bottom of my shoes has a hole in it. The bottom of my shoes واتە بنی پێڵاوەکەم has a hole in it. کونێکی تایە. حوتەم clever. Clever واتە زیرەک. ئەمە زیاتر لە ئینگلیزی بەریتانیا بەکارهێنێت لە ئەمریکا زیاتر smart یان intelligent بەکارهێنرێت. When someone is clever, they can solve a hard puzzle or problem. بۆ نمونە ئەڵێین The clever boy thought of a good idea. The clever boy thought of a good idea. کوڕە زیرەکەکە بیری لە بیرۆکەیەکی باش کردەوە. هەشتەم cruel. Cruel واتە درندە. When someone is cruel, they do bad things to hurt others. بۆ نمونە ئەڵێین The cruel man yelled at his sister. The cruel man پیاوە توندوتیژەکە یان پیاوە درندەکە yelled at his sister. هاواری کردە سەر خوشکەکەی. وشەی نۆیەم finally. Finally واتە لە کۆتاییە. If something happens finally, it happens after a long time or at the end. بۆ نمونە ئەڵێین He finally crossed the finish line after 5 hours of running. He finally crossed the finish line لە کۆتاییە هێڵەکەی کۆتایی بڕی after 5 hours of running. دوای 5 کاتژمێر لە ڕاکردن. وشەی دەیەم hide. Hide واتە ئەیشارێتەوە. To hide is to try not to let others see you. بۆ نمونە ئەڵێین The other children will hide while you count to 100. The other children will hide while you count to 100. واتە مناڵەکانی تر ئەڕۆن خۆیان ئەشارنەوە while you count to 100. کاتێک کە تۆ هەتاوەکو 100 ئەژمێریت. دیارە لێرە ئەمە مەبەست لە یاریکردنی چاوشارکەیە
هەر بۆ معلوماتان ئەگەرتانە بزان بە چاشارکەی ئەڵەنچی پێوترێت hide and seek. hide and seek. وشەی 11 hunt. hunt واتە ڕاوی ئەکات. To hunt is to look for or search for an animal to kill. بۆ نمونە ئەڵێن long ago people hunted with bows and arrows. long ago واتە ماوەیەکی زۆر لەمەو پێش people hunted with bows and arrows. خەڵک ڕاوی ئەکرد بە تیرروکان. bows and arrows واتە تیرروکان. وشەی 12 lot. lot واتە ژمارەیەکی زۆر. A lot means a large number or amount of people, animals, things, etc. بۆ نمونە ئەڵێن there are a lot of apples in the basket. there are a lot of apples in the basket. واتە ژمارەیەکی زۆر سێو لەناو سەبەتەکەیە. basket واتە سەبەتە. وشەی 13 middle. middle واتە ناوەڕاست. The middle of something is the center or halfway point. بۆ نمونە ئەڵێن the Canadian flag has a maple leaf in the middle of it. The Canadian flag has a maple leaf in the middle of it. واتە ئاڵای کەنەدا لە ناوەڕاستەکەیە گەڵایەکی درەختی maple هەیە. maple جۆرە درەختێکە بەڵام نازانم بە کوردی چی پێڵێن. 14 moment. moment واتە ساتێک یان سات. A moment is a second or a very short time. بۆ نمونە ئەڵێن I was only a few moments late for the meeting. I was only a few moments late for the meeting. واتە من تەنها چەند ساتێک بۆ کۆبوونەوەکە درەنکەوتم. 15 pleased. pleased واتە دڵخۆش یان خۆشحاڵ. When someone is pleased, they are happy. بۆ نمونە ئەڵێن she was pleased with the phone call she received. She was pleased with the phone call she received. واتە دڵخۆش بوو بە ئەو تەلەفۆنەی کە بۆی هات یان خۆشحاڵ بوو بەو تەلەفۆنەی کە بۆی هات. 16 promise. promise واتە بەڵێن ئەیات. To promise is to say you will do something for sure. بۆ نمونە ئەڵێن he promised to return my key by tomorrow. He promised to return my key by tomorrow. بەڵێنی دا کە کلیلەکەم بۆ بگەڕێنێتەوە هەتاوەکو سبەینە. هەتاوەکو سبەینە بڕیاری داوە کە کلیلەکەم بۆ بێنێتەوە. حەڤەیەم reply. reply واتە وەڵام ئەیاتەوە. To reply is to give an answer or say back to someone. بۆ نمونە ئەڵێن she asked him what time his meeting was. He replied at 3. She asked him what time his meeting was. پرسیاری لێ کرد کە کۆبوونەوەکەی کەیە. He replied وەڵامی دایەوە at 3. ساعت 3. 18 safe. safe واتە سەلامەت. When a person is safe, they are not in danger. بۆ نمونە ئەڵێن put on your seatbelt in the car to be safe. Put on your seatbelt in the car to be safe. قایشی سەلامەتیەکەت ببەستە لەناو سیارەکەیە بۆ ئەوەی سەلامەت بی. وشەی 19 trick. trick واتە فێڵ. A trick is something you do to fool another person. بۆ نمونە ئەڵێن his card trick really surprised us. His card trick really surprised us. واتە فێڵی کارتەکەی بەڕاستی سەرسامی کردین یان زۆر سەرسامی کردین. وشەی 20 well. well واتە بەباشی. You use well to say that something was done in a good way. بۆ نمونە ئەڵێن he plays soccer quite well. He plays soccer quite well. زۆر بەباشی یاری تۆپی پێیەکات. soccer واتە تۆپی پێ. ئێستاش ڕۆینە بەشی ڕاهێنان کە تێیدا 5 پرسیارتان لێکەم. هەر پرسیارێکان مانای یەکێکە لە 4 هەڵبژاردنەکە. لە کۆمنت وەڵامەکانتان بۆ بنووسنە و منیش وەڵامە ڕاستەکەتان لە ڤیدیۆ داهاتوو پێڵم. Number 1. Bad or hurting others. A. Afraid. B. Clever. C. Cruel. D. Hunt. Number 2. At last or at the end. A. Angry. B. Clever. C. Finally. D. Reply. Number 3. To try to fight or hurt. A. Attack. B. Middle. C. Pleased. D. Trick. Number 4. To not let others see. A. Agree. B. Hide. C. Safe.
D. Well. Number 5. The lowest part. A. Bottom. B. Lot. C. Moment. D. Promise. ئێستا شەڕۆینە بەشی چیرۆک کە تێیدا چیرۆکێکی کورتان بۆ باسەکەم و ئەو 26 کە فێر بووین بەکارهێنین. A cruel lion lived in the forest. Every day he killed and ate a lot of animals. The other animals were afraid the lion would kill them. The animals told the lion, "Let's make a deal. If you promise to eat only one animal each day, then one of us will come to you every day. Then you don't have to hunt and kill us." The plan sounded well thought out to the lion, so he agreed, but he also said, "If you don't come every day, I promise to kill all of you the next day." Each day after that, one animal went to the lion so that the animal could eat it. Then all the other animals were safe. Finally, it was the rabbit's turn to go to the lion. The rabbit went very slowly that day, so the lion was very angry when the rabbit finally arrived. The lion angrily asked the rabbit, "Why are you late?" I was hiding from another lion in the forest. The lion said he was the king, so I was afraid. The lion told the rabbit, "I am the only king here. Take me to that other lion, and I will kill him." The rabbit replied, I will be happy to show you where he lives." The rabbit led the lion to an old well in the middle of the forest. The well was very deep with water at the bottom. The rabbit told the lion, Look in there. The lion lives at the bottom." When the lion looked in the well, he could see his own face in the water. He thought that was the other lion. Without waiting another moment, the lion jumped into the well to attack the other lion. He never came out. All of the other animals in the forest were very pleased with the rabbit's clever trick. ئێستاش چیرۆکەکە ڕوونەکەینەوە. A cruel lion lived in the forest. شێرێکی درەندە لەناو دارستانەکەیە ئەژیا. Every day he killed and ate a lot of animals. هەموو ڕۆژێک ژمارەیەکی زۆر ئاژەڵی ئەکوشت و ئەیخوارد. The other animals were afraid the lion would kill them. The other animals, گیاندارەکانی تر, were afraid the lion would kill them. ئەترسان کە شێرەکە بیانکوژێت. The animal told the lion, ئاژەڵەکان بە شێرەکەیان وت, "Let's make a deal." با ڕێبکەوین. If you promise to only eat one animal each day, ئەگەر تۆ بەڵێن بدەیت کە تەنها یەک ئاژەڵە خۆیت هەموو ڕۆژێک یان هەر ڕۆژێک, then one of us will come to you every day. ئەوە هەموو ڕۆژێک یەکێکمان هین بۆلان. مەبەستەوەیە کە هەر ڕۆژێک ئاژەڵێک ڕات و بیخوات. Then you don't have to hunt or kill us. بەم شێوەیەش تۆ پێویست ناکات ڕاومان بکەیت و بمان کوژیت. The plan sounded well thought out to the lion, so he agreed, but he also said, The plan sounded well thought out to the lion. پلانەکە بۆ شێرەکە بەباشی بیری لێکرا بووەوە و داڕێژرا بوو. واتە پلانێکی باش بوو بەلایەوە. So he agreed. بۆیە ڕازی بوو. But he also said, بەڵام هەروەها وتی, If you don't come every day, I promise to kill all of you the next day. If you don't come every day, ئەگەر هەموو ڕۆژێک نێن بۆلام, I promise to kill all of you the next day. بەڵێ نەیەم کە ڕۆژی دواتر هەمووتان بکوژم. Each day after that, one animal went to the lion so that the lion could eat it. Each day after that, هەموو ڕۆژێک دوای ئەوە, واتە دوای ئەو ڕۆژە هەموو ڕۆژێک, one animal went to the lion. یەکێک لە ئاژەڵەکانیان ئاژەڵێک ئەڕۆشت بۆ لای شێرەکە so that the lion could eat it. بۆ ئەوەی کە شێرەکە بیخوات. واتە هەموو ڕۆژێک ئاژەڵێک ئەڕۆشت بۆ لای بۆ ئەوەی کە بیخوات. Then all the other animals were safe. بەم شێوەیەش هەموو ئاژەڵەکانی تر سەلامەتە بوون. واتە تەنها یەک ئاژەڵی ئەخوارد و ئەوانی تر هەمویان سەلامەتە بوون. Finally, it was the rabbit's turn to go to the lion. Finally, لە کۆتاییە, it was the rabbit's turn to go to the lion. سەرەی کەروێشکەکە بوو کە بچێت بۆ لای شێرەکە و بیخوات. Turn واتە سەرە. The rabbit went very slowly that day,
So the lion was angry when the rabbit finally arrived. The rabbit went very slowly that day. کەروێشکەکە ئەو ڕۆژە زۆر بە هێواشی ئەڕۆشت. So the lion was angry. بۆیە شێرەکە تووڕە بوو. When the rabbit finally arrived. کاتێککە لە کۆتاییە کەروێشکەکە گەشت. The lion angrily asked the rabbit. شێرەکە بە تووڕەییەوە پرسیاری لە کەروێشکەکە کرد و وتی Why are you late? Why are you late? بۆچی درەنگ کەوتوویت؟ کەروێشکەکەش ئەڵێت I was hiding from another lion in the forest. خۆم لە شێرێکی تر ئەشاردەوە لە دارستانەکەیە. That lion said he was the king, so I was afraid. That lion said ئەو شێرە وتی he was the king, ئەو پاشایە. So I was afraid. بۆیە منیش ترسا بووم. The lion told the rabbit شێرەکە بە کەروێشکەکەی وت I am the only king here. من تەنها پاشام لێرە. Take me to that other lion, and I will kill him. بمبە بۆ لای ئەو شێرەی تر و ئەیکوژم. The rabbit replied کەروێشکەکە وەڵامی دایەوە I will be happy to show you where he lives. دڵخۆشە بم کە پێت بڵێم لەکوێ ئەژی. The rabbit led the lion to an old well in the middle of the forest. کەروێشکەکە پێشڕەوی شێرەکەی کرد بۆ بیرێکی کۆن کە لە ناوەڕاستی دارستانەکەیە بوو. Well لێرە بە مانای بیر دێت. The well was very deep with water at the bottom. بیرەکە زۆر قوڵ بوو و ئاو لە بنەکەیە بوو. Deep واتە قوڵ، bottom واتە بن. The rabbit told the lion کەروێشکەکە بە شێرەکەی وت Look in there. سەیری ئەوێ بکە. The lion lives at the bottom. شێرەکە لە بنەکەیە ئەژی. When the lion looked in the well, he could see his own face in the water. When the lion looked in the well, کاتێک کە شێرەکە سەیری ناو بیرەکەی کرد, he could see his own face in the water. ئەیتوانی دەموچاوی خۆی لە ئاوەکەیە ببینێتەوە. He thought that was the other lion. He thought وا بیری کردەوە that was the other lion. کە ئەوە شێرەکەی تر بێت. Without waiting another moment, the lion jumped into the well to attack the other lion. Without waiting another moment, بەبێ ئەوەی هیچ ساتێکی تر بۆستێت, the lion jumped into the well to attack the other lion. شێرەکە خۆی هەڵا ناو بیرەکەوە بۆ ئەوەی هێرش بکاتە سەر شێرەکەی تر. He never came out. هەرگیز نهاتەوە دەرەوە. All of the other animals in the forest were very pleased with the rabbit's clever trick. All the other animals in the forest, هەموو ئاژەڵەکانی تری ناو دارستانەکە, were very pleased, زۆر دڵخۆش بوون with the rabbit's clever trick. بە فێڵە زیرەکانەکەی کەروێشکەکە. بەم شێوەیە ڤیدیۆڕۆمان کۆتایی هات. ئەگەر سوودتان لە ڤیدیۆ وەرگرت لایکی بکەن و بە هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر سوودیشتان لێوەرنەگرت یەک دیزلایکی بکەن و پێم بڵێن چۆن بتوان ڤیدیۆکانی داهاتوو باشتر بکەم. تاوەکو ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.